بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوی گرمی ئێمەتان پێشکەش بێت. ئیمڕۆ جومعە 2 گوڵانی 1401 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 22 ئەپریلی 2022 زاینی. خۆشحاڵین کە وێڕای هاوڕێی هاوکارانم لە بەرنامەی ڕاوێژ بە شێوەی ڕاستەوخۆ میوانی ماڵەکانی ئێوەین. بۆ بەرنامەی ئەمڕۆمان پێکەوە دەمانەوێت باسی بکەین لەسەر 1 ئەیار ڕۆژی جیهانی هاوپشتی چینی کرێکار، پاشان لەسەر ئەو هێرشانەی کە دەوڵەتی فاشیستی تورکیا بۆ سەر خاکی کوردستانی کردووە. ئێوەش دەتوانن لە ڕێگای تۆڕی ئینتەرنەتی واتساپ بە ژمارە تەلەفۆنی 2046 702 61 67 64 بەشداری بەرنامەکەمان بن و بە شێوەی ڕاستەوخۆ ڕاو بۆچوونی خۆتان لەسەر ئەم دوو تەوەرە یا هەر بۆچوونێکی تر یا هەر نەزەرێکی ترتان هەبوو پەیوەندیمان پێوە بکەن، پەیاممان بۆ بنێرن و ڕاو بۆچوونی خۆتان دەرببڕن. هەروەک ئاگادارن حکوومەتی فاشیستی ئۆردوغان بە شێوەی بەربڵاو لە ڕێگای ئاسمان و زەوی بە بیانووی شەڕ لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان PKK هێرشی کردوەتە سەر باشووری کوردستان و تا ئێستا زەرەر و زیانێکی زۆری مادی و گیانی لێکەوتوتەوە. لە شەوی 15 مانگ هێزەکانی ئاسمانی حکوومەتی تورکیا و لە 17 مانگیش لە ڕێگای زەویەوە هێرشیان کردوەتە سەر ناوچەکانی زاپ و مەتینا و ئاباشین لە قەزای ئامێدی. تا ئێستا ئەو ئامارانەی کە لە هەواڵنێرەکانی بەرگریکاری ئەم هێرشە دەرچووە نزیک 205 سەربازی تورک کوژراون. جگەلەوە زەرەر و زیانێکی زۆر بە زەوی و زاری ئەو خەڵکە لە ناوچەکە بەریان کەوتووە. تا ئێستا زۆریەک لە کاربەدەستانی دەسەڵاتی عێراق بە شێوەی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ ئەم هێرشەیان مەحکوم کردووە و داوایان لە حکوومەتی تورکیا کردووە کە هێرشەکان بوەستێنن، بەڵام نە ئەوان هەنگاوی بەکردەوەیان ناوە نە دەوڵەتی تورکیەش وەڵام دەرەوەی ئەم داخوازیانە بووە. جگەلەوەش دەوڵەتی تورکیا لەم ماوەدا هاوکات هێرشی ئاسمانی کردوەتە سەر ڕۆژاوای کوردستان و چەندین جار سنتەری شارەکانی کۆبانی و زرگان و گوندەکانی دادا عەبداڵ، ئەسەدیە، هەرمەلا، بۆبی و تەلوەرد و خەربەت و شەعیری تۆباران کردووە. دوانیوەڕۆی ئیمڕۆ جومعە یەکینەکانی پاراستنی ژن یەپەژە کوژرانی 3 بەرپرسی نێوخۆیی خۆیان لە هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا لە کۆبانی ڕاگەیاند کە لە نێو ئۆتۆمبیلێکدا لە کۆبانی کراونەتە ئامانج. تەرمی ئەم 3 بەرپرسە کە ئەمڕۆ لە ڕێوڕەسمێکدا لە کۆبانی بە خاکسپێردران ناوەکانیان بەم شێوەیە: ڕانیا حەنان لە عەفرین لەدایک بووە و ناسراوە بە دیلار حەلەب. ڕودین عەبدولقادر محەممەد لە کۆبانی لەدایک بووە و ناسراوە بە ڕۆهانی کۆبانی. جیهان نیدال عەلی لە کۆبانی لەدایک بوو و ناسراوە بە کۆبانی. هەروەها ئەمڕۆ ڕاگەیاندنەکانی سەر بە هەپەگە لەبارەی هێرشەکانی شەوی ڕابردووی دەوڵەتی تورک لە ناوچەی زاپ بڵاویان کردوێتەوە و دەوڵەتی تورکیا دووبارە هێرشیان کردوەتە سەر ئەو لە بەر مقاومەتی هێزەکانی سەر بەو لایەنە سیاسیە بەرەو ڕووبوون. شەوی 21 نیسان واتە دوێکە لە سەعاتی 2:36
9 هەلیکۆپتەر هێرشیان کردوەتە سەر ئامێدی دیرەلۆک کە دەکەوێتە خاکی باشووری کوردستان و چیای کوڕەژارۆیان بەردومان کردووە. دوای بەردومانکردنی ناوچەکە هەوڵیاندا سەرباز لە ناوچەکەدا بەدەنن، بەڵام بەرپەرچیان دراوەتەوە و گورزیان لێدراوە. هەروەها بەپێی ئەو هەواڵنێرە 10 هەلیکۆپتەری دیکە ناردراون و هێرشیان کردوەتە سەر ئەو ناوچەیە کە ئەوەش بەرپرچی دراوەتەوە و بە توندی گورزیان لێدراوە. هەلیکۆپتەرێکیش کە دەویست لە بارێگای چیرەی شیلاتزێ بنیشێتەوە، سەربازی کوژرا و بریندارەکان هەڵگرێت، لە کاتی هەڵسانیدا لێ دراوە و کەوتۆتە خوارەوە. لە ناو هەلیکۆپتەرەکاندا کە هێرش کراوەتە سەر ئەو ناوچەی کوڕەژارۆ، یەکێک لە هەلیکۆپتەرەکان ئەمریکایی بوون بە CH-47 چینۆک مۆدێلەکەی بووە، ئەمە لەو ڕاگەندراوەیە هاتووە. وەها ئەمڕۆ سەعاتی 10 سەر لە بەیانی هێرش کراوەتە سەر چیای ئاسۆس لە سنووری ناوچەی قەڵاتزێ لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوان بردومان کراون. دیارە زەرەری گیانی لێ نەکەوتوێتەوە، بەڵام بەشێک لە زەوی و زار و مەڕ و ماڵاتی خەڵکی ئەو ناوچەیەش لەبین چوون. دیارە بینەرانی خۆشەویست، ئەم هێرشی ئەفسەشی تورکیا کە لە 15 ئەپریلەوە واتە 7 ڕۆژ لەوە پێشەوە دەستی پێکردووە، بۆتە هۆی کوژران و برینداربوونی ژمارەیەکی زۆر لە خەڵکی ناوچەکە. لە ناوچوونی ژینگە و ئاژەڵ و پەلەوەر و هەروەها مەڕووماڵاتی دانیشتوانی ئەو ناوچەیە. لە ئەکامی ئەم هێرشانەدا دارستانەکانی ناوچەکە زۆریان ئاگریان تێبەر بۆ و سوتاون و خەڵکین ئەو ناوچەیە زیانێکی ئێجگار زۆریان بەرکەوتووە. بەتایبەت لەم وەردەدا کە زۆربەی خەڵکی ئەو ناوچەیە خۆتان ئاگادارن کە بژێوی ژیان و گوزەران و مەعیشەتی خۆیان لە ڕێگای سروشتەوە تەمینەکەن یا دابینی ئەکەن. ئەمە بووەتە هۆکارێک کە ئەوانیش هەم لەباری گیانی و ئەمنیەوە، هەم لەباری ماڵی و بژێوی ژیانیانەوە بکەونە مەترسیەوە. حکوومەتی دەسەڵاتی تورکیا لە ئێستادا کە خۆتان ئاگادارن شەڕێک لە ئۆکراین نێوان ئۆکراین و ڕوسیا لە ئارادایەوە، سەرنجی زۆربەی وڵاتانی دنیا کەوتووەتە سەر ئەو شەڕە بە فرسەتی زانی لەم ئەم هەلومەرجە بقۆزێتەوە بۆ خۆی و بە مەبەستی دیاری کراو بە بیان و لەژێر پاساوی دژایەتیکردن لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان واتە پەکەکە ئەم هێرشەی دەست پێ کردووە. دیارە کە باسم کرد ئێستا شەڕی نێوان ئۆکراین و ڕوسیایە، زۆر یەک لە ڕاگەیەنەکان و ئەفکاری عمومی بەگشتی تاقیبی ئەو شەڕاکەن، ئامارەکانی ئەگرن، زۆر تەنانەت دەسەڵاتدارانی وڵاتانی غەربیش فکوسیان کردوەتە سەر ئەو شەڕە. هەلومەرجێکی باش بوو بۆ دەسەڵاتی تورکیا بە گونجاویان زانی کە بۆ مەبەستەکانی خۆیان کە بەشێکی وتم لەژێر پاساوی دژایەتیکردن لەگەڵ پێکاکا و لەگەڵ پارتی کرێکارانی کوردستانە ئەم شەڕەی لەم ناوچەیە دەست پێ کردووە. لە کەس ئەم هێرشە هەروەک هێرشەکانی پێشووتری دەوڵەتی تورکیا بۆ سەر ناوچەکە ئامانجگەلێکی جیاواز لە پەکەکەی هەیە. بە هەر ڕادەیەک ئەم بارودۆخەکە لە عێراق ئاڵۆستر و لاوازتر بێ. خۆتان دەزانن کە وەزعیەتی سیاسی بەتایبەت لە باری دەسەڵاتەوە لە عێراق لەگەڵ کێشەیەکی ئێجگار زۆر بەڕۆڕوە. لایەنەکانی دەسەڵاتدار لێرە لەسەر
مەسایلی ماڵی لەسەر دەسەڵاتی سیاسی کەوتونەتە کێشە و کێبەرکێ لەگەڵ یەکترینە هەر ڕۆژە و مەسلەی سەرۆک کۆماری لە عێراقا وە دوا ئاخرێت وە توانم بڵم دەسەڵاتێکی لاواز و ناجێگیر لێرە لەسەر کارە و ئەمە بووە هۆکارێکیش کە مەجال بڕەخسێنێت بۆ دەسەڵاتی تورکیا کە هێرش بکاتە سەر ئێرە و لە چەند شوێن لە باکووری کوردستان لە باکووری عێراق واتە لە شمالی کوردستان شمالی عێراق کابێتە ناوچەی هەرێمی کوردستان چەند بنکەدا بنێت پاڵاوگەی نەوتی و هەندێک سەرمایه‌گوزاری ئابووری بکات جگە لەوەش پلانی هەیە بۆی کە لە داهاتووە مەسەلەی ناردنی نەوت و گاز لە ڕێگای تورکیەوە بۆ خۆی مسڵەگەر بکات دەوڵەتەکانی دەسەڵاتدار لە ئێران و تورکیا هاوکات لەگەڵ ئەوەی کە هەرکامە و بە شێوەیەک بەرژەوەندی تایبەتی خۆیان لە هەمان کاتدا دوو ئامانجی ئەو بەشیان هەیە یەکەم نیشاندانی چنگ و ددانی خۆیان بە خەڵکی کوردستان بە ئامانجی لەباربردنی هەر چەشنە هیوا و هومێدێک بۆ ڕزگاربوون لە دەستەمی نەتەوایەتی و لەناو خەڵکی هەموو بەشەکانی کوردستان دووهەم دەستێوەردان لە چارەنووسی سیاسی و داهاتووی عێراق لە ڕێگای بەدەستهێنانی جێگە و پێگەیەک لەم ناوچەیە ئەگەر کۆماری ئیسلامی بە پشتبەستن بە هێزەکانی هەشتی شعبی ئەم ئامانجە دابینەکات دەوڵەتی تورکیا لە ڕێگای داگیرکاری ڕاستەوخۆ و هێرشبردنە سەر خاکی کوردستان و لە ڕێگای توندوتیژیەوە ئەوێت بە ئامانجەکانی خۆی بکات دیارە دەوڵەتانی تورکیا ئێران عێراق و سووریەش زیاتر لە هەموو کاتەکانی پێشوو خۆیان لە مەوقعیەتێکی لاواز لە دەسەڵاتان چ لەبارەی ئابووری چ لەبارەی سیاسیەوە بەڵام بەم هێرشانەی خۆیان بەم کوردستانیان کردوەتە ئامانج بۆی بتوانن بەشێک هەم لە ئەفکاری عمومی ناوخۆیان ڕوو لەو شەڕانە و لەو کێشانە جەهەتی پێ بدەن بەو مەسیرەیە هەمەوەی کە توانن بەشێک لەو کێشە و لاوازی خۆیانیان پێچارەسەر بکەن دەوڵەتی تورکیا لەگەڵ قەیرانێکی ئابووری ئێژگار جدی لە ناوخۆوە بەڕەوڕوە ئوردوغان تایسا ئەو خەونانەی بۆی کە دەسەڵات و ئیمپراتوری عوسمانی گەشە پێبدا نەیتوانیەوە بە ئامانجەکانی بگات لە ڕۆژاوە لەگەڵ مقاومەتێک بڕەوڕوو بوو شکستی هێنا تا ئێستاش لە کوردستانی عێراق یا لە باشووری کوردستان نەیتوانیوە ئەو ئامانجانەی کە دەیان ساڵە ئاواتیەتی و ئارەزوویەکە و لە ڕێگەهای جۆراوجۆر و بە پیلانهای جۆراوجۆر لەژێر ناو بیانووی شەڕ لەگەڵ پەکەکە تاقیبیەکات بەدەستی بهێنێت ئەوە وەزیەتی دەسەڵاتە لە سووریا بە شارەسەر تا ئێستاش حکوومەتی یەک سێوەمی خاکی سووریەی بەدەستەوە نییە حەوکاتە بینێت لە بەشێک لە کوردستانی ڕۆژاوە لە سووریا دەسەڵاتێک لەسەر کارە کە توانوێتی ئەگەرچی هێشتا لەگەڵ کێشە و گرفتێکی ئێژگار زۆر بەڕەوڕوە بەڵام توانێتی فەزایەکی دموکراتیک فەزایەک کە لە جنس دەسەڵاتێک کە تا ڕادەیەکی زۆر لە جنسی خەڵکە مافەکانی ژنانی تیا دەستەبەر بێت و بۆتە هێمایەک بۆ نەوعێک لە دەسەڵاتداری باش لە ناوچەکە و ئەمانە هەمووی ئەم دەسەڵاتانە ئازارەدات لەولاشەوە ئەو وەزعی ئێرانە ئێرانێک کە لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیەوە ڕۆژ بە ڕۆژ لاوازتر و جوڵانەوە کۆمەڵایەتیەکان ئێعترازەکان ناڕەزایەتیەکان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە گەشەیە ئەمانە لەولاوە کۆماری ئیسلامی بە بیانووی بوونی بنکەکانی جاسووسی ئیسرائیل هێرشە کاتە سەر هەولێر لەولاوە ئەو وەزی دەوڵەتی تورکیە کە هەر وەکو ئاماژەم پێدا
هێرشی کردوەتە سەر هەرێمی کوردستان و بە بیانی شەڕ لەگەڵ پەکەکە ئەوێ بە ئامانجەکانی بگات ئەو وەزی دەوڵەتی سووریە بە هەر حاڵ ئەوەی کە مەبەستی ئەم دەسەڵاتدارانەیە لە مەرحلەی یەکەمە دیارە ئامانجی اقتصادی و ئابوووریان هەیە پاشان ئەو نەوع لە دەسەڵاتە چ لە ڕۆژاوە چ لە هەرێمی کوردستان بە تەواوی شکالەتەکانیەوە بۆ ئەوان قابلی قبول نییە نیگەرانن کە ئەم ببێتە ئەم دەسەڵاتی کوردی یا دەسەڵاتێک کە ئێستا لێرە خەریکە حکوومەت دەکات پەرەبسێنێت بێتە هێمایەک یا بێتە ئولگویەک بۆ ڕۆژهەڵات کوردستانی ئێران یا بۆ باکوور کە مەبەستی کوردستانی تورکیە ئەوەی کە تا ئێستا لە ئامانجی ئەم شەڕا ڕوون و ئاشکرایە ئەوەیە کە ئیرادەیەکی قەوی ئیرادەیەکی بەهێز لە هەموو پارچەکانی کوردستان بە تایبەت لەلایەن خودی خەڵکی کوردستانی تورکیا بۆ بەرەنگاری لەگەڵ ئەم هێرش و داگیرکاریە لە ئارادا مقاومەتێکی سەرسەختانە هەرچەند لەبارەی تەسلیحاتی و نظامیەوە بەراورد ناکرێت پێکەوە هەڵسەنگاندن ناکرێت بەڵام ئەوەی کە تا ئێستا توانوێتی بربەرەکانەیە لەگەڵ ئەم هێرشە بکات لەگەڵ ئەم داگیرکاریە بکات لەگەڵ ئەم حکوومەتەی کە بەشێک لە ئەندامی ناتۆیەوە بە قەولی معروف بڵێت هادیان مسلحە ئەوەی کە توانوێتی ئەم ئیرادە دروست بکات مقاومەتە پێک بێنێت و دەوڵەتی تورکیا نەتوانێت بە ئامانجەکانی بکە ئەو ئیرادە و ئەنگیزەیە کە لەو مقاومەتی خەڵکە یا لە مقاومەتی ئەو لایەنە سیاسیە ئێستا دەوڵەتی تورکیا لەگەڵی بەڕەوڕوە تەواوی ئەو نیشانانەی کە تا ئێستا باسی لەکەن ئەو ئامار و ئەرقامە کە ئێستا لە هەواڵنێرەکان بڵاو بنەوە ئەوەی کە لە ئاکامی ئەم شەڕا تا ئێستا کە من لەگەڵەوە قساکەم بەراورد کراوە میزانی تەلەفاتی دەسەڵاتی تورکیا بەنسبەت هێزەکانێک ئەو هێزە لایەنە سیاسیانەی کە مقاومەتەکەن لە بەرامبەریە زۆر زۆر زیاتر و قابلی مقایسە نیاروەکو ئاماژەم پێدا بەپێی ئامارەکان ئەو هەواڵێرەکان بڵاویان کردوەتەوە تا ئێستا 205 سەربازی تورک کە لە ڕێگای زەویەوە ویستویانە هێرشکەنە ناو خاکی کوردستان لەگەڵ مقاومەت بەڕۆڕووبوون و کوژراون لەسەر مەرجەکان بەڵام ئەوەی کە ئێستا موردی باسی ئێمەیە ئەوەیە کە دفاع لە خەڵکی کوردستان لە ئاست ئەم پەلامار و داگیرکاریە نظامیەی تورکیا دژایەتی دەربڕین لەگەڵ داگیرکاری نظامی ڕۆژاوا و هەرێمی کوردستان تێکدانی ئاسایش و شوێن و ژیانی خەڵک و دفاع لە خەڵکی کوردستان دیفاعکردنە لە ئازادی لە کەرامەتی مرۆڤایەتی و هەروەها دژایەتیکردنە لەگەڵ سەرکوت و هێرش و داگیرکاری نظامی لە کاتێکدا دەوڵەتی تورکیا هاوڕای یا بێدەنگی ئەمریکا و یەکێتی ئوروپای بەدەست هێناوە ئێستا لەژێر چاودێری ئەمریکایە یا ئەمریکا بێدەنگە یا هاوڕایە لەگەڵی پشتیوانی لێەکە ئەوە تەنیا خەڵکی کوردستان و هێزە چەپ و پێشکەوت و خوازەکان لە ئاستی ناوچەکە و جیهاندا کە دەتوانن دەسترێژی نظامی ئەرتەشی داگیرکەری تورکیا تێکش پشکێن و بەرپەرچی بدەنەوە هەتا ئێستا ئەوەی کە باسمان لێکرد ئەوەیە چەند دەسەڵاتی داگیر کرد تورکیا ئێران سووریا و تەنانەت عێراقیش عێراق لە ڕێگای بڕینی موچە لە ڕێگای نەناردنی بەشی ئابووری بۆ هەرێمی کوردستان و دەوڵەتی تورکیا لە ڕێگای داگیرکاری نظامی یاکو ئێران لە ڕێگای حملە بۆسەر هەولێر تەنانەت لە ناوخۆشەوە ئێران لە ڕێگای دەستگیرکردن و بە دوواداچوونی هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە کوردستان ئەوێت فشارێکی مزاحەف خەنە سەر خەڵکی کوردستان و بە شێوەیەک لە بەرامبەر ئەو خەبات و تێکۆشانە کە بۆ لابردنی ستەمی نەتەوایەتی لە ئێراندایە
سەرکوتی بکەن سەرکوبی بکەن بلاڕێیا بکێشن بەڵام ئەوەی کە هەیە ئەوەی کە لە اختیار خەڵکە هەیە ڕاکێشانی ئاستی پشتیوانی هێزە چەپ و مرۆڤ دۆستەکان لە ئاسی دنیادایە و بە تایبەت یەکگرتووی و هاودەنگی کۆمەڵانی شۆڕەجێڕی خەڵکی کوردستان لە بەرامبەر ئەم داگیرکاریانەیە. حتمما ئاگادارن کومیتەی ناوەندی کۆمەڵە ماوەیەک پێش ئێستا و هەر لە سەرەتای هێرشکردنەکە ئەمەی بە داگیرکاری ناسی مەحکومی کرد و بە وردیش ئەو شتانەی کە لە پاساوی ئەم شەڕی هێناوەتەوانێ ئەوەی کە ئەوان ئەڵن شەڕە لەگەڵ پێکاکە و پارتی کرێکاران بە وردی باسی لە هەموو وردەکاریەکان و هۆکاری ئەم شەڕانە کردووە کە بۆچی لە ئارایە. ئەگەر هەڵڕێمان ئیجازە بدن یەک دوو پەیاممان بۆ هاتووە زۆر باشە پەیامێکمان بۆ هاتووە حتمما دوای ئەوە خوێنمەوە مربوط بەم تەوەرە نەبوو. پەیامێکی تریش هاتووە ئەڵێ هەڵوێستی کۆمەڵە چییە؟ من ئەوەکو ئاماژەم پێدا هەڵوێستی کۆمەڵە لە بەرامبەر ئەم شەڕە ڕوون بوو بە ڕاگەیاندنێک پێشتر ئیعلاممان کردووە لە میدیاکانی کۆمەڵەوە بڵاو بووە هۆکارەکانی ئەم شەڕەی لەلایەن دەوڵەتی تورکیەوە بەڕوونی باس کردووە محکومی کردووە. ئەمە فقط تایبەت بەم دەورە نییە. کۆمەڵە وەک هێزێکی چەپ و سوسیالیست مێژوویەکی هەیە لە هاوسۆزی و هاوخەباتی لەگەڵ باقی پارچەکانی تری کوردستان و بەپێی ئیمکان و بەپێی هەڵسەنگاندنی خۆی لە بوارە جۆرا جۆرەکانە یارمەتی دەری ئەو بزوتنەوانە بووە. هەر بۆیە ئێستاش خۆی بە پاڵپشت و هاوپشتی خەڵکی کوردستان ئەزانێت و هەر نەو هێرشکردنە سەر بستێک لە خاکی کوردستان لە هەر پارچەیەک لە خاکی کوردستان بێت لەلایەن دەسەڵاتدارانی داگیرکەری تورکیە و ئێران و عێراق و سووریا محکومەکات و ئامادەیە وتم بە پێی ئیمکان و بە پێی توان هەر نەو هاوکاریەکی ئەم بزوتنەوانە بکە ئەوەی کە لە مێژووش کردوێتی لە ڕابردووش کردوێتی دووبارە درێژێ پێبدا. بینەرێکی تر بە ناوی ڕێباز لە بانە. کاک ڕێباز نووسوێتی ئایا کۆمەڵە لەباری نظامیەوە دەکرێت یا ئەیهەوێت لە پلانیا هەیە کە یارمەتی دەری ئەو مقاومەتە بێ لە مقابل ئەو داگیرکاریە؟ گوتم هەروەکو وتم لە ڕاگەیانەکەشە هاتووە کە کۆمەڵە بە هەموو شێوازێک دەیهەوێت یارمەتی دەری بزوتنەوەکانی بزوتنەوەی شۆڕەجێڕانەی خەڵکی کوردستان لە هەر پارچەیەکا بێت پێشتریش کردوێتی ئێستاش بە هەموو شێوازێک ئامادەی ئەو کارەیە بە پێی ئیمکان بەڵام بۆ ئەم مەبەستە بە لێدوانیەکی بە لێکدانەوەیەکی ژیرانە لە بارودۆخەکە ئەبێ هەڵوێست وەرگری. هەر کاک ڕێباز لە بانەوە دووبارە پەیامێکی ناردووە وتێتی ئێمە لە ڕۆژهەڵات چۆن بتوانین یا لە چه ڕێگایەکەوە بتوانین بەرهەڵسکاری ئەمە داگیرکاری دیارە خەڵکی ڕۆژهەڵات من لێرەوە ڕوو لە کاک ڕێباز سڵاوی لێ یەکەم پاشان بڵێم کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆی ئەزموونێکی باشی هەیە لە مقاومەتی شۆڕەجێڕانە دژی داگیرکەران پاشان لە پشتیوانیکردن لە باقی پارچەکانی تری کوردستان هەر ئەزموونێکی ئێژگار باشی هەیە. ئەگەر لەبیرتان بێت لە شارەکانی کوردستان بۆ پشتیوانی لە کۆبانی و لە عەفرین هاتنە سەر شەقام و ئەو داگیرکاریان مەحکوم کرد قەتڵ و عامی خەڵکی کۆبانی و عەفرینیان مەحکوم کرد و بە شێوەیەکی بەربڵاو و باش خۆیان بە هاوسۆز و هاوپشتیوانی خەڵکی ڕۆژاوا زانی. دیارە پێشتریش بەنسبەت خەڵکی باشووری کوردستان هەرم کارەی کردووە پشتیوانیان بوون هاوخەباتیان کردووە لە بوارهای جۆرا و جۆرا کەیسە من نامێ وچمە ناو وردەکاریەکانی بەڵام پشتیوانیان لێکردوون
لە کاتهای جۆرا و جۆر لە مووقعیت های جۆرا و جۆری خەباتی ئەم بەشەش لە کوردستان هەر ئەو کارەیان کردووە. من ئێستا ڕێک دقیق بڵم چی بکەن ناتوانم، بەڵام بەدڵنیاییەوە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان چون خۆیان بەشێکن لەو مێژووە لەو ستەمە کە بەسەریانەوەیە بە پێست و بە ئێسقانەوە هەست بە ئازاری ئەو نۆ ستەماکەن، دڵنیاییەوە کە ڕێگە چارەی خەباتەکەش تایە شارەزا بوون بە ئەزمونن و حتمما ڕێگایەک بۆ پشتیوانی یا بۆ مەحکومکردنی دەسەڵاتی تورکیا ئەدۆزنەوە. ئەوین لە شاری مەهاباد ناوچەیەکیشی نووسیوە، بەڕاستی ناوچەکە تۆ بۆم ناخوێنرێتەوە حرفەکانی بەسەریەکەوە نووسیوە، بەڵام لە مەهابادەوەیە نووسێتی داگیرکاری هێرشی تورکیا بۆ سەر خاکی کوردستان مەحکوومەکەین، بەڵام ڕوو لە هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵات بڵین کە تەنیا مەحکوومکردن کافی نییە، هەنگاوی بەکردەوە شێت. زۆر سپاس بۆ بینەری خۆشەویست بە ناوی ئەوین لە مەهابادەوە. بینەرێکی ترمان لە شاری سەقەس بە ناوی محەممەد خۆی ناپاند، بە فارسی نووسویەتی، بڵێن کە ڕژیمی داگیرکاری تورکیا بۆ سەر خاکی کوردستان تەنیا بۆ قەزای ئامێدی و ناوچەی زاپ و ئاپاشین و مەتینان نییە، بەڵکو بۆ سەر هەموو پارچەکانی کوردستانە. هێرشە بۆ سەر سەقز و بانە و مەهاباد و مەریوان، سەقزە بۆ سەر هێرشە بۆ سەر دیاربەکر و قامیشلو، بۆیە ئەبێ لە هەموو پارچەکانی کوردستانەوە ئەم هێرشە مەحکوم کرێت بۆ ڕێگای بەکردەوە بۆ مقاومەتەکەی نیشان بدەین. بینەرێکی بەڕێزمان لەسەر خەتە، گەر بتوانین وەسڵیکەین. ئەم کاتت باش بینەری خۆشەویست. باشی بە قوربان. زۆر سپاس دەکەم. فەرموو کاک شۆڕش، ئەم کاتت باش. باشی بە قوربان. زۆر سپاس دەکەم. لە خزمەتام. دەنگی منتانە ئاوای کوجان. فەرموو لە خزمەتام. سپاس دەکەم ئاوای کوجان. پێشەم وشێکی ماندوو نەبنەوە. دەستخۆشیتان پێ دەکەم بۆ بەرنامەکەتان. تۆرێکی زۆر گرینگ ئەوڕۆ لە ئارادا هەناوتانە ئاراوە کە بە نەزەری من زۆر جگای باس و جگای فەرامانینە کە بەڕاستی ڕوونکردنەوەیەکی زۆرتر بدرێت بۆ بینەرانی کۆمەڵە و بۆ خەڵکی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی کوردستانە. ئەو تۆرە هەروەکی بەرحاڵ خەڵکی ئازادی خواز و خەڵکی بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستانێک کە دەبنە بینەر و بیسەری ئەو بەرنامەیە، زۆرتریان بۆ بەتایبەت لە ئەوروپاش بەرحاڵ کەسانی دیکە ئەوەیە کە بەرحاڵ هەمویان ئاگادارن کە لەو ڕۆژانەی دواییدا هێرشێکی زۆر بەربڵاو کراوەتە سەر باشووری کوردستانی و زۆر بە هێز و توانایەکی زۆرتر لە جاران کە ئەوڵین جاری نەدەڵەتی تاجیکەی تورکیا بەڕاستی هێرشی کردوتە سەر کوردستانی وەڵجاری نیەوە و جارێ بەجارێکی زۆر بەتەندتر و خاستر بەرحاڵ بۆ ئاکامگەلێکی زۆر گەورەتر ئەو هێرشیان دەست پێ کردووە. دیارە هەروەکی وەکنی وتلاعەکی خۆتان داخێنتانەوە و لە وتلاعی کۆمەڵدا بەڕاستی زۆر بە جوانی ئاماژەی پێکراوە بە زۆرێک لە شتەکان بە خۆتان باسمان کرد. من زۆر حەز ناکەم بەڕاستی بۆمەوە سەر ئەو شتانە، وەلی شتێکی کە من دەمەویست ئاماژەی پێ بکەم شرایطی کوردستانیە کە بەڕاستی ئەو شرایطی کە کوردستانی باشوور تێدایە و ئەو ناڕەزایەتی و ئەو کێشە و مشکلاتی کە خەڵکی کوردستانی باشووریە دەگەڵی دەست بە گریبان و دەست و پەنجەی لەگەڵ مەرم دەکەن، شرایطێکە کە
یەکێک لە گەورەترین هۆیەکانە و سەبەبەکانە کە خەڵک کوردستانی باشوور بە تایبەت زۆری تا ئەندازەیەکی زۆر دەتوانین بێدەنگێکیان لێهێناوە لەو مەسەلەی هەروەکی ئاگادارن وەزعیەت و شرایطی کوردستانی گەشتوتە جیایەکەوە کە بەخاطر نەبوونی زۆرێک لە ئیمکانات و ڕفاهیات و معاش کە بە حسابی خۆیان هەبووقە ئەو شتانەوە خەڵک لە زۆر لە چاو لە زۆرێک لە ئیمکانات و لە مەرحەڵ معنویاتی دەوڵەتی کوردستان دەوڵەتی عێراقیە کە خەڵکانی تری پێشەکانی تری عێراقی بەرحاڵ بەدەستیان لەگا خەڵکی کوردستانیە بە تایبەت لێ بێبەشن وەلێ بێبەشن و لە زۆرێک لە زۆرەکان خەڵک معاش و حقوقی بەرحاڵ وەڕکرا بە دەست حکوومەتی هەرێمە بەداخەوە توانین بڵێ ئەوە یەکێک لە بێدەنگەکانە کە بەڕاستی خەڵکی باشوورە یەکێک لە باعیسەکانیەوەیە دیارە من تەورەکەی بکەنەکە ناس مەسەرەیە ئەوەی کە شرایطی نێو خودی تورکیا کە تورکیا بەو هێرشکردن و بەو هێرشکردنی کە ئێستا دەکاتە سەر کوردستانی باشوورە زۆرێک لە کێشەکان و مشکلاتانی نێو خۆی سەرپۆش دەکا و حیزبی ناسیۆنالیستی و ڕاسستی خەڵکانێکی کە ئەوانیش زۆر گلەمەندن لەو شرایط و وەزعیەتی اقتصادی کە لە تورکیەدا لە ئارادایە و خەڵکێکی زۆر بیەکارە و گرانیەکی سەرساماوەر و زۆر لەغاو لە وڵاتەکەیدا بەرحاڵ داهەزدا هەیە دان هەیە بۆ شێوازەی ئەو خەڵکانە حیزبی ناسیۆنالیستیان تا ئەندازەیەکی بوروژێن و بتوانن بەو شێوەیە لە شێوەکان بەرحاڵ ئەندازەیەکی مشکلات و بەرحاڵ هەڵسی و ئەو کێشانەی کە لە کوردستانی و دنیا و خاچی خۆیاندا هەیە بەو شێوەی سەرپۆشی لەسەردا بنێن ئەوەش شرایطێکە کە ئێستا بەرحاڵ بەداخەوە شەڕی ئەڵێرانکەری بەرحاڵ رووسیا و ئوکراینەش کە زۆرێک لە میدیاکانی دنیاە بەداخەوە خۆمان باشتر زۆر باش دەزانین کە چەند بە دوو توانین بڵێن بە دووبەرەکی ئەو مەسەلەی دەکەن سەرپۆش دەمێن و کێشەهەیە کە هەیە لێرەدا بەو شێوەیە وا بەیانی دەکەن کە بەرحاڵ کێشەکە هەمووی لە تەرەف رووسیەوەیە و وڵاتانی ڕۆژاوە وڵاتانی ڕۆژاوایە هیچ کێشە هیچ مشکلێکیان یا هیچ دەستێوەدانێکیان لێ لەو کێشەیدا تەواوی ئەو شتانە ئەو جۆرە کێشانەی کە لەوێ هەیە و ئەو سایلانی کە باز دەکرێت ئەوانە باعثی بۆ کە تورکیا هەلەکە بخۆزێتەوە لەو شەڕ و کێشە و مشکلاتەیدا کە هەیە کە تەواوی میدیا و تەواوی دنیا فکوسی کردو لەسەر مەسەلەی شەڕی ئوکراین و لەسەر مشکلاتێک کە بەرحاڵ خەڵکی ئەوروپای ئێستا بوونی و شەڕەوە دەست بەگریدارن لەگەڵ گرانێکی سەرساماوەڕ و بێتەوە کۆڵەت مشکلات و کێشە و ترس و کێشەیە کە هەیە کە بەرحاڵ و شەڕە زۆر پەرەبستێنەوەرە ئەوانە باعثی بۆ کە بەرحاڵ تورکیا هەلەکە بخۆزێتەوە ئێستا بە شێوازێکی زۆر درەندانتر و وحشیانەتر هەلە بکاتە سەر کوردستانی باشوورە کە هەرە جۆرە خۆتان ئاماژتان پێکرد بە نظری منیش تەنیا مەسەلە تەفەکردنیە زۆر ئەمانجەکەیان یا دیدێکی زۆر بەربڵاوتریان هەیە و بە هەرە جۆرەی بە زۆرە ڕاگەیەنەکەی تری ڕاگەیەندراوە باس کراوە ئەوەیە کە تورکیا زۆر چاوی لە چاڵەنەوتەکان و کەرکووک و مووسڵ و زۆرێک لە مەنتەقەکان چون ئەو هێرشە تەنیا لە خاچی باشوور نییە بۆ لە خاکی ڕۆژاوای کوردستانیش ئەو شتە هەمزەمان لە ئارادایە بەنوای شێوە جابۆیە من ئەو دوشتانم زۆرتر پێم خۆش بوو کە لە نێو ئیتلاعێکدا بەرحاڵ شاڕی پێکرا بوو بەڵام بەو شێوەی بەربڵاو منەوانم باس کرد و ئەو بوو لە نەزر منەوە جا ئێستا لە ئەوروپایش چالاکی و ڕێپەیوان و بەرحاڵ ئاکسیۆنێک لە زۆرێک ئەحزاب و سازمانەکان بەرحاڵەوە دانەوێڕێکی بخەن و بۆ نمونە لێرە لە وڵاتی فەنلاندیا سبەینیا سەعات سێنی مەڕۆیە ئێمە چالاکیمانەیە لە ناوەندی شاری هێلسینکی و زۆرێک لە ئەحزاب بەچەپ و کۆمونیستەکان و ئازادی خوازەکان و بێلایەنەکانی بەرحاڵ ئەحزابی بێلایەن لەو مەسەلەیەدا سبەینێ دەگەڵ ئێمە بەشدار دەبن بۆ ئاکسیۆنێکی ئەترازی بەرامبەر بە و داگیرکاری و بۆ هێرشانی تورکیا بەسەر خاچی کوردستاندا و شتە لە زۆرێک لە وڵاتەکانی ئەوروپایش سبەینی هەمزەمان بەڕێوە دەچێ و
هیوادارم دانیشتوانی دەرەوەی وڵاتێ بتوانن بە ئەوپەڕی دڵسۆزی و ئەوپەڕی ئەحساسی مەسئولیەت و بەپەروەشەوە بە پێی ئەو ئاکسیۆنە و ئەو بانگەوازە بێن و بتوانین لێرە دەنگی خۆمان بە شێوەیەک لە شێوەکان بەرحاڵ بە دەنگی جیهانیان بگەێنین کە شەڕی ئوکراین ناتوانێت سەرپۆشێک بێ بۆ جەنایەتەکانی وڵاتی تورکیا سەر بەسەر خەڵکی کوردستان و بەسەر ناوچەکەدا بەتایبەت وەلی بەرحاڵ بە کوردستانی فێرەن لە هەڵحەزا فکوسی کردو و ئەو بە خۆمانی بینین بەداخەوە ئەو کێشە و مشکلاتانی کە لێی کەوتو ئێستا لە کوردستانێدا ئارەدایە. باشە دەستە خۆش بێ کاک شۆڕەگیان زۆر سپاس بۆی بەشدار بوویت دەستە خۆش بێ بۆ زانیاریەکانش زۆر سپاس. خواهش دەکەم ماڕۆیا کوژیان ماندوونە بنەوە دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ تۆ دەستی تۆش خۆش بێ کات خۆش. هەموو کاتێک شاد بەڵێ هەروەکو هاوڕێ شۆڕشە ئەماژەی پێدا ئێمەش پێشتر کە باسمان لەوە کرد کە دەسەڵاتەکانی تورکیە و ئێران و سووریە و عێراق لاوازن و ئەمە هیوا بەخشە ئەمە ئومێدوار کونەندەیە بۆ داهاتوو بەڵام نابێت ئەو مەترسیانەی کە ئەم دەسەڵاتدارانە کاتێکە کەونە هەڵدێر کاتێکە کەونە نزیک لە ناوچوونیان چەندێک مەترسی دارن ئەو پەلە قاژانێک ئەوان بۆمانەوەی خۆیانێکین ڕەچاو نەگیرێ یا ئەو سات و سەودایانەی کە ئەم دەسەڵاتانە لەگەڵ ئەمریکایە لە پێناو بەرژەوەندەکانی خۆیانە ئەیکەن ئەی بەسن ئەو معاملاتی کە ژێر بەژێر لە نێوانیانە هەیە ڕەچاو نەگیرێت. پێویستی بە هاوپشتی هەیە پێویستی بە هاوخەباتی هەیە پێویستی بە هاوسۆزی هەیە هەموو خەڵکی کوردستان لەگەڵ یەکتر. کاک شۆڕش باسی لەوە کرد کە بەیانی سەعات 3 لە هێلسینکی لە شاری لە وڵاتی فنلەند سەعات 3 ئەکسیۆنێک بۆ جایەتیکردنی ئەو هێرشە بەڕێوە دەچێت. زۆربەی وڵاتانی دنیا خەریکن ئەکسیۆنهای جۆرا و جۆر بەڕێوە بن. داوا لە هەموو خەڵکانی دانیشتووی ئەوروپا و وڵاتانی جۆرا و جۆر دەکەین کە لەم ئەکسیۆنانەیە بەشدار ببن دەنگی ناڕەزایەتی و دەنگی خەبات لە دژی تورکیا بە گوێی هەموو مرۆڤایەتی بە گوێی هەموو ئینسانە چەپ و ئازادی خوازانە لە ئەسلی دنیا بگەێنن با ئەوانیش هەڵوێست وەربگرن هەروەکو هاوڕێ شۆڕش وتی لە ژێر چەتری شەڕی ئوکراین و رووسیا دەوڵەتی تورکیا نەتوانێت جنایەتێک لە ناوچەکە و بەتایبەت لە کوردستان بەخۆڵقێنە. زۆر سپاس بۆم بینەرە. بەڕێزێکی تریش هەر لە شاری سەقەف پەیامی ناردووە نسوێتی داگیرکاری یا هێرشی تورکیا بۆ سەر خاکی کوردستان بێ ئەملاو ئەولاو بەبێ هیچ پاساوێک دەبێ بەرپەرش بدرێتەوە. ئەمەش ئەرکی لایەنە سیاسیەکانە کە ئەم خەباتە ڕێک بخەن و خەڵکی تیا بەشدار ببن. بینەرێک لە ئەوایی ئەوێ هەنگ لە ئەوێ هەنگەوە پەیامی نردووە نووسێتی ئەگەر کۆمەڵە هێز دەنێرێت با ئێمەش بین. زۆر سپاس بۆم بینەرە تا ئێستا کۆمەڵام بڕیارەی نەداوە تا نەکەوتینەتە ئەو قۆناغەیە ئەم هەچوون تەسمیمێک نەگیراوە بەڵام بۆ داهاتوو ئەگەر بڕیارێک بدرێت دڵنیاییە لە خەڵک شاراوە نابێت و بە شێوەی ڕەسمی بانگەوازی بۆ دەکرێت. بینەرێکی تریش لە شاری سنە هەماشتی وتوە توێتی ئێمە ئامادەین بە ئاڵای سوورەوە بچینە بەرەکانی جەنگ. زۆر سپاس بۆ ئەم بینەرە دڵنیاییەوە کە هەروەکو پێشتر ئاماژەم پێدا کۆمەڵە لە مێژووی خەباتی خۆیان بە شێوەی ڕاستەوخۆ و لە ڕێگای بەرژەوەندیەکانی خەڵکی هەر چوار پارچەی کوردستان دەخاڵەتی مستەقیمی بووە پشتیوانی بووە هاوسۆز و خۆشی بە هاوسۆز و هاوخەباتی ئەمزانیەوە. زۆر سپاس. بینەرێکی تریش هەر نووسێتی دەوڵەتی
دەوڵەتی تورکیا لە مقابل بەرخودان و مقاومەتی خەڵکی کوردستان ئەژنۆی دەشکێت. زۆر سپاس بۆ ئەم بینەرە، نەشی نووسیوە لەکوێ. زۆر سپاسانەکەین. کلیپێک ببینن دێنە وڵات. نەتناسیوم نەک هەر تۆ باب و کاڵیشت ساڵها دەستە و یەخەم بوون بمخنکێنن، ئاگری ڕق و قینی سوورم بسرەوێنن، لەسەر ماڵ و حاڵی خۆما چاڵمەرگم کەن بمڕەوێنن. بەڵام هەیهات لەوەی کە لێوەکانم فێری وشەی شاخ و دۆڵ و دەشت و چیام هاوار دەکەن. وەرن داگیرکەران، من میواندارێکی سووری باوە شاواڵەی بێباکم، بە زەبری سەرسوڕهێنەری دەست و چەکی پارێزەرانی شەڕەفم بۆ تەواوی دژی گەلان گۆڕستانێ فراوانم. وەرن من پردەبازی بەهەشتی دوا ڕۆژی زەحمەت کێشانم. نەتناسیوم داگیرکەر، خۆت لێم کردە شەل و کوێری کەس نەپارێز، گرتت کوشتت بڕیت بردت، ئەوەی لە دەستت هات کردت. 22 99 50 50 59 لێرە و لەوێ لە دارتدا ئەعدامت کرد. هیوات وا بوو بمترسێنی، هەنگاوی توندم پێشێلکەی بمتۆقێنی، سوجدەم پێبەری لە ئاستی ئیمامت، دەوڵەتت، تەختت، سووک و ئاسان بێ بۆڵە بۆڵ بمچەمێنی بمچەوسێنی. بەڵام هەیهات ئەو تیرەی کە ناتەکەوان دیتت چۆن هەڵگەڕایەوە و جەرگی ڕەشی خۆتی پێکا، دیتت چۆن ڕۆڵەکانی ئێمە هەستان شەپۆل لە گشت شار و دەی کوردستان، یەک دەنگ یەک ڕا بە شوێن بانگەوازی ئێمەدا ماتەمینی سووریان گێڕا. دیتت کە چۆن هێزی یەکگرتووی بەتینم خۆی پیشاندا و بەسەر تەواوەتی سوپا و دەم و دەستگای سەرکوتگەر و ترس و سامی دەڕەندانت شەیپوری زاڵبوونی لێدا. نەتناسیوم داگیرکەر، خۆ من هەر ئەو کۆرپە ساویلکەی ساڵانی پێشتر لەمەنیم. ئەم جارەیان هەڵم کردۆتە ئاڵایەک تا سەرکەوتن بەرم نادا. هەڵم کردۆتە دروشمی پیرۆز و سوور کە تا یەکسانی لە جیهان دابینەکە هەدا نادا. ئاڵای پیرۆزی لێنینی دەسا بگرە ببڕە بدڕە، دڵنیابە ئەم ئاڵایە چۆکدانادا، دڵنیابە دیسانەوەش ئەم وڵاتە ئەکەمە ئاگردانی نێ لە داگیرکەر تا ڕاماڵینتان. زۆر باشە، سپاس بۆی کە تا ئێستا بینەرمان بوون. یەک دوو پەیامی ترمان بۆ هاتە هەر لە چوارچێوەی ئەو هێرش و پەلامارانەی کە دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان لە 15 مێوە دەستیان پێکردووە. پەیامەکان من داوای لێبوردنیان لێ یەکەم ناتوانم بیان خوێنمەوە چونکە کاتێکی کەممان بەدەستەوە ماوە و ئەمانەوێت تۆزێک باس لە یەکی مەی بکەین، یەکی ئەیار یا 11 ئوردیبەهێشت ڕۆژی جیهانی چینی کرێکار. کەمتر لە 9 ڕۆژی ماوە بۆ ڕۆژی جیهانی چینی کرێکار. زۆر یەک لە هەڵسوڕاوان و فعالینی کرێکاری باقی بزوتنەوە کۆمەڵایەتەکانیش
خەریکن خۆیان ئامادەکەن کە بە شێوەیەکی بەربڵاو ئەم ساڵیش بەرەو پیری ڕۆژی جیهانی مەی بچن یا ڕۆژی جیهانی کرێکار بچن. ئەم ساڵ یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکار تحتی تەسیری ئەو فەزا کە ئێستا بە پشتیوانی و هاندانی ناتۆ لە ئاسی دنیاە، ئەو فەزا شەڕەنگێزانەی بینی رووسیە و ئۆکراین و ئێستاش لە کوردستانە ئەو هێرشەی کە دەسەڵاتی تورکیا بۆسەر کوردستانی کردووە بەڕێوە دەچێت. زۆربەی وڵاتانی دنیا ئینسانە مرۆڤ دۆستەکان چەپەکان مرۆڤ ئازادی خوازەکان بە شێوەیەکی بەربڵاو پێشتر و هەتا ئێستاش بەشداری لە ڕێپێوان و ئاکسیۆنەکانی دژ بە شەڕەکەن. ئەم یەکی مەیە ڕۆژی جیهانی کرێکار وا پێدەچێت ویا دەنگۆی ئەوە هەیە کە تحت تەسیری ئەوە بێتە ئەکسیۆنهایەکی بەرین سەرشەقامەکان قەرەباڵغ بێت، مەراسماتی ئەوەڵی مانگی مەی بە شێوەیەکی بەربڵاو بەڕێوە بچێت و یەکێک لە خواستە هەرە گرنگەکانی کۆتایی هێنان بەم نەوعە لە شەڕانە بێت کە هیچ قازانج و بەرژەوەندێکی کۆمەڵانی خەڵکی فەقیر و هەژاری تیان نییە جگە لە دەسەڵاتدارانی سەرمایە لەو وڵاتانەی کە خۆیان هۆکاری پێکهێنانی ئەم شەڕانن. هێشتا موسیبەتی کۆڕۆنا تەواو نەبووە کە تایە نزیک زیاتر لە 5 ملیۆن ئینسان بوونە قوربان. جگە لەو هەمووە قەیرانی ئابووریە، بێکاری و فەقر و ماڵوێرانیە، ئەوە موسیبەتی شەڕی ماڵوێرانکەریش هاتە سەری و کۆمەڵانی خەڵک لە ئاسی دنیا بوونەتە قوربانی ئەم سیستەمە کە تەنیا جێگوزینەکەی ئەلتەرناتیڤەکەی کاریگەرانی پێشڕە و سوسیالیستن کە بتوانن ئەم نزامە لە یەک هەڵپێچێن و دەسەڵاتێکی تری سوسیالیستی و شوڕایی جێگوزینی بکەن. لە هەر حاڵ ئەم یەکی مەی لە ئێران و لە کوردستانیش خەڵک ئەیانەوێ بەرەو پیری بچن، خۆیانی بۆ تەدارک ببینن. هەرچەند مێژووی بەڕێوەچوونی یەکی ئەیار لە ئێران بۆ 100 ساڵەوە پێشەگەڕێتەوە، بەڵام لە دوای ساڵی 57 بەملاوە مەمنوع کرا، ناڕەسمیە، غێرە قانونیە. وەیتر ئەگەر خەڵکانێک یا هەڵسوڕاوانێک ئینسانە ئازادی خواز و چەپەکان بیانەوێ لە ئێران ئەم مەراسمە بگرن بە شێوەی غێرە قانونیە لەلایەن دەسەڵاتەوە، هەرچەند مافی خۆیانە، حەقی خۆیانە، ڕۆژی خۆیانە، هێما و سومبلە بۆ پێکهێنانی دنیایەکی بەدوور لە ستەم، بەڵام ئەم بەڕێوەبردننی ئەم ڕۆژە لە ئێران هێشتا نایاساییە. بەبێ لەبەر چاوگرتنی ئەوەی کە دەسەڵات چه یاسایەکی بۆەوە داناوە. تا ئێستاش هەموو ساڵێک ئەم ڕۆژە لە شارەکانی ئێران و بە تایبەتی لە کوردستان کە بووەتە سونەتێکی جێکەوتوو، ئەم ڕۆژە حتمما جێژنەگیرێت، بەیانیە و قەتعنامە خوێندرێتەوە و مەراسماتی لە گۆشە و کەناری شارەکانی کوردستان بەڕێوە دەچێت. لەسەر ئەمەی ئەم ڕاستمانە بەڕێوە بچێت، کۆماری ئیسلامی تا ئێستا هەروەک خۆتان ئاگادارن زۆر جار فعالینی کرێکاری و هەڵسوڕاوانی ئەم بزوتنەوەی دەست بەسەر کردووە، ئازاری داون، دەزیندانی کردوون، تهدیدیانەکات لەژێر هەڕەشەیان، بەڵام تا ئێستا نەیتوانیوە بەر بەو ئیرادە و ئەنگیزەیە بگرن کە ئەم ڕۆژە مافی بێ ئەملا و ئەولای کرێکاران و بێبەشانە لە ئێران. ئەم ڕۆژە لەلایەن خەڵکی زەحمەتکێش و کرێکار لە ئێران و بە تایبەتی لە کوردستان پیرۆزەوە پیرۆز ڕایگیرەوە مراسماتی بۆ بەڕێواچێت. هەر لەم سەروبەندانەیە کە وەزیەتی خەڵکی ئێران بە تایبەت قشری کرێکار و زەحمەتکێش لەبارەی ئیقتصادیەوە لە ژێر هێڵی هەژارین، لە ژێر هێڵی فەقران،
و ژیانێکی لە حەدی تراژیدیایە کە لەباری ئابووریەوە خەڵک ئەیبەنە پێش بێکاریەکی ئەجگار زۆر وەکو ئاماژەم پێدا نەبوونی بێهداش و دەرمان و بیمە و تەواوی ئەمانە خەڵکی کرێکار و زەحمەتکێش هیچ هیوا و ئومێدێکی تریان نییە هیچ ئاسوویەک لە بەردەمیانە نییە غێری یەکگرتووی و ڕۆژی یەکی ئەیار و ئەوان ئەو هێمایەیە ئەو سمبلەیە کە لە دەوری یەکیان کۆ بکاتەوە یەکیان بخا واستەکانیان لە یەک دزێک بکاتەوە تا گەیشتن بە ئاواتەکانیان لە هەر حاڵ بەم مناسبەتە کلیپێک ببینن دێنەوە بڵات من بەسەراوبی خۆمەوە دێمەوە بە ڕەنجی خۆم و ئاورەقی خۆم و من بە برسێتی و تینوێتی خۆمەوە دێمەوە کە پڕ بوو لە هەمیشەی دروشمەکاونی ئێوە گوایە قلیشی دەستەکاونی کرێکاو لە دەستی ئێوەدا و تێدەکەوێ گوایە ئاورەقی ماوەندوێتی هەژار لە تەوێڵی ئێوەیە کە دەنیشێ ئێوە کە سەراو بێبوون لە منا کەوتنە جیهان وەهاو کە بڵێی خەون لە خەوتنا ڕووبدا درۆ لە مرۆڤە درز لە شوشەدا وەهاو کە بڵێی کون لە گیرفا و ناڕوو بدا ئێوە لە منا ڕووتاندا گوایە درگاوی ماڵە هەژار بوون و تەقە لە ئێوە بدرێ گوایە ئاواتی کچاونی بەشخراو بوون و ئارەزوو لە ئێوەدا بێتە دی ئاخر هەڵم کەی جێی دڵخۆشیە بۆ ئاو دووکەڵ کەی متماونەیە بۆ هەناوسە ئاخر تاریکی کەی شوێنە بۆ دیتن چۆن ئەکرێ ئێوە کە سەراو بیکردنەوە بن بە کەڵکی ئەم قفڵاونە بخۆن کە سیماوی پێڵاو بە ڕووتانەوە کێشرابێ کەی ئەکرێ قاچ لە خۆتانە جێ بکەنەوە ئێوە کە سفرەتان لە تامی مریشک بچێ و وەک ڕێگاوی ئێوارانی کۆڵاونی ئێمە درێژ کەی ئەکرێ بیر لە دەمی مناڵانی گەڕەک و شەقامەکانی بۆ یاخ بکەنەوە کە دیوارتاندان راوە بەرچاوی ببڕێ کە شوشەتاندان راوە مانگ بێنێتە ژوورەوە موبلتاندان راوە دانیشتن تاقی بکاتەوە ئێوە کە پوسترتاندان راوە تەماشا ببینێ دەنگی گۆرانیتان بەردراوە گوێچکەک بکرێ کوا دەکرێ گوێتان لە تەقەی درگاتان بێ و چاوتان لە ڕاوەستاونی ئێمە و ئێوە کە موبلتان دانیشتنە و ئێوە لەو بینا بەرزەوە کە ئاسمان باوەشیەتی چۆن ئەکرێ باڵای خوار و ڕوو لە زەوی ئێمە ببینن ڕەنگە لە ماڵەکە تا کرێکاورێک بم بەسەر میلەیەکی ئاوسنینەوە بە پوسترێکا داوکترابم یان بڕێ وشەی مارک سولۆکاوچ بم لە دەم تا هەمیشە لەم کافە بۆ ئەو کافەدام نیشێنی و چایی بکەی بە شوێن ما و جگەرە بکەی بە دواما و مش بدەی لە مارک سو لە ئەنگڵس و سەدەی 21 و ئەو کافەیەش یان نا من شەڕی چەکدارانی کۆمەڵە بم و دەنگی بەیان و 5,000 گولە خومپارەی سنە بم و 24 ڕۆژ خۆراگری جوڵانەوەی خەڵکی بم و تۆ لە سورعەتی 140 ماشینەکەتە بەدەم گێڕانەوەی هەموو ئەم خوێنانەوە لوکس بمڕۆیت و بمڵێیتەوە و پەخشی ماشینەکەت بم و لە فیلمێک پشی سورعەتی مێژوو تێپەڕێنی تۆ ئەتوانی هێند سەرخۆشبی و ببیتە شۆڕژگێڕ و چیرۆکی قارەمانیەتیەکانی فواد و دکتر جەعفەر وەها بگێڕیتەوە ئەڵێی تۆ بیمردبی و کۆچی مێژووی مەریوانت ڕێخست بێ تۆ ئەتوانی هێند سەرخۆشبی لێت تێک چووبێ تۆ ڕێخەری ئەو کۆچە بووی یان فواد نەزانی تۆ بووی مردبووی یان سدیق ڕەنگە لە ژوورەکەتا ئەو ئاوازە بم بە دەنگی بەرز دراوسێکە تاونی عاجز کردبێ و من ئەو چیرۆکە تاڵەی کچێبم کە بە زۆر بە شوو دراوم و کرامە گۆرانی و شعرەوە و تۆ بە فەقرەوە لە کافەیەک لەگەڵ تەوقێ سوورا و سپیا و دادا بنیشی و بمگێڕیتەوە و پێت وابێ شۆڕشی تۆ فرۆشتنی سوورا و سپیاوە بەو کچانەی تامی دەمیان خۆشە بۆ ماوج من شۆڕشم و هاتووم بڵێم ئەوانەی نەهاتوون دەنگ هەڵبڕن قورگەکانیان ببەنەوە بۆ ماڵ ئەوانەی نەهاتوون ئاورق بسڕن دەسماڵەکانیان بخەنەوە گیرفانیان و ئەوانەی نەهاتوون عەداڵەت دابڕێژن ترازوەکانیان لێ بگرنەوە ئێمە تاقلیشی دەستمان ساف نەکەینەوە
تاقی ژەمان نەکەینەوە پێکەنین تا ترسمان نەبێتەوە بە شاودی ئێمە تا برسیەتیمان نەکەینەوە بە تێری تا عەداڵەتمان نەکەینەوە بە دادپەروەری و یەکسانی ناڕۆینەوە تۆ ئەتەوێ بڵێ ئارەقی من و تۆ یەک تەوێڵە و داونیشتی من و تۆ یەک ئۆقرەیە و ئەتەوێ بڵێ برنجی تەملێنیشتووی ئێوارانی سفرەکەی ئێمە و چێشتە چەورەکەی ئێوە یەک جۆر خواردنە و تۆ هاتووی سەرابی ژیانی من تەحوێڵی خۆم بدەیتەوە زۆر سپاس بۆ تەشریفەنیکە و شیعرە جوانیان دانا من لەم ڕۆکە ئیشارەیەکمان کرد بە یەکی ئەیار تەنیا ویستم کە ڕاگەیەرم کە بەرەو پیری ئەو ڕۆژە ئاچین بە دڵنیاییەوە لەم هەفتوەیەدا وە پێشتریش دەستی پێکردووە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە شێوەیەکی بەربڵاو بەرەو پیری یەکی مەی ڕۆژی جیهانی کرێکار چووە ئێمەش حەوتووی داهاتوو بەرنامەی تایبەتی تریمان ئەبێت بە بۆنەی ئەم ڕۆژەوە تەنیا هەرویستم ئیشارەیە بکەین بەوەی کە هەوڵ بدەین لە ئێران و لە کوردستان وەک ساڵانی پێشوو و باشتر و بەرینتر لە ساڵانی پێشوش بەرەو پیری ئەم ڕۆژە بچین و لە درێژەی ئاعترازات و ناڕزایەتیەکانمان هەر ئاگادارن کە دوێکە مامۆستایان لە زیاتر لە دەیان شار و نزیک بە 70 شار زیاتریش بە فەراخانی کانونی سنفی معلیمان تەزاوراتیان کرد ئاعترازیان کرد خواستەکانیان مەترح کرد کرێکاران لە سنا کرێکارانی هەڵسوڕاوانی کرێکاری لە سنا ئیتلاعیەیان بڵاو کردەوە پشتیوانیان کرد لە داخوازی معلیمەکان و لە باقی شارەکانی کوردستان مەریوان سنا سەقز بانا کە منتەقەی کەڵاترزان لە هەرسین لەوانە هەمووی مامۆستایان و معلیمەکان هاتن سەر شەقام و واستە گشتیەکان و بەتایبەت خواستی سنفی خۆیان لە ئاعتراز بە دەسەڵاتدارانی ئێران لە کۆماری ئیسلامی و مەترح کرد قەتعنامەیەکی هاوبەش لە هەموو ئێران ئێرائەدرا و خوێندرایەوە لە قەتعنامەیەکی باش بوو خواستەکانی عمومی کۆمەڵانی خەڵکی تیا مەترح کرا ئەمانە نیشانە گەلێکن بۆی کە ئەم ساڵ ئەوەڵی مانگی مەی گەرم و گوڕتر لە جاران بڕێواچێت هیوادارین کە هەڵسوڕاوانی کرێکاری و هەڵسوڕاوانی باقی بگوتنەوە کۆمەڵایەتەکانی تر هاودەنگ و پێکەوە توانن بەرەو پیری مەڕاسمی ئەوەڵی مانگی مەی بچن لە ئێستاوە قەتعنامە و بڕیارنامەکانی ڕێکخەن بیخوێننەوە و ئەم ڕۆژە بۆ ئێمە ڕۆژێکە کە هێمای یەکگرتووی هاوپشتیە تا بەرنامەی داهاتوو کە بە مناسبەتی ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار و تایبەت بەو ڕۆژە دەبێت هەمووتان بە کامرانی ئەسپێرم بژین بە شادی